سێ موچەکەی ساڵی ڕابردوو یەکلای دەکرێتەوە. هەواڵێکی گرنگ بۆ موچەخۆرانی هەرێم. شاندی چاودێری دارایی عێراق لە هەرێم دەستیان بەکارەکانیان کرد بۆ وردبینی لە میزان مراجعەی هەرێم. بە پێی زانیاریەکان شاندەکەی عێراق وردبینی لە داهات و خەرجی شەژمانگی دووەمی ساڵی ڕابردوو دەکەن. کاپرسی یەکلاییکردنەوەی موچەی سێمانگی کۆتایی ساڵی ڕابردوو واتە موچەی مانگەکانی 10 و 11 و 12 فەرمانبەرانی هەرێمە. سەرچاوێکی ئاگادار لە حکوومەتی عێراق بە تیواریان ڕاگەیاند دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق کە بەغدا و هەرێمیان ناچار کرد موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکەن. بەغدا و هەرێم دەستیان بەڕێکارەکان کردو و دەبێت ئەو موچانە بۆ فەرمانبەرانی هەرێم بگەڕێتەوە، چونکە بڕیاری دادگای فیدراڵی حکومی کۆتایی هەیە و دەبێت جێبەجێ بکرێت. هاوکات بە پێی زانیاریەکانی تیوار شاندی بەغدا و هەرێم دەبێت ئەم هەفتەیە کارەکانیان تەواو بکەن و لە مانگی داهاتوودا پرسی دابینکردنی سێ موچەکە یەکلایی بکرێتەوە. هەر بە پێی زانیاریەکان هەرێم چاوی لەوەیە بەغدا تەواوی هەر سێ موچەکە بگرێتە ئەستۆ کە بڕی 2 تریلیۆن و 700 میلیارد دینارە، بەڵام پەرلەمانتارێکی لەژنەی دارایی ڕایگەیاندووە لە دوای تەواوبوونی وردبینی داهات و خەرجی هەرێم پێدەچێت بەغدا لە 170 موچەکان بگرێتە ئەستۆ و ئەوەی دەمێنێتەوە بخرێتە سەر داهاتی هەرێم. هاوکات ئەحمەد سەفار بڕیادەری پێشووی لەژنەی دارایی پەرلەمانی عێراق دڵنیاییدا کە ئەو سێ موچەیە دەبێت بگەڕێنرێتەوە بۆ موچەخۆرانی هەرێم و بڕیارەکەی دادگای فیدراڵیش نابێت جێبەجێ نەکرێت.